چاکردنی سیستەمی ژینگەی. مرۆڤ دەتوانێت ئەو چارەسەری ئەوە بدۆزێتەوە کە ئەو زیانانەی کە بەر سیستەمی ژینگە گەیشتووە دەتوانێت ئەو زیانانە کەم کاتەوە، ئەوش بە چاکردنی ئەو زیانانە واتە چارەسەرێک بۆ ئەو زیانانە بدۆزێتەوە لە سیستەمی ژینگەدا. یەکێک لەوانە چاکسازیە. چاکسازی چاکردنەوەی هەندێک لەو زیانانەیە کە بە سیستەمی ژینگەی دەگات، واتە ئەو سیستەمە ژینگەیە دەتوانی دووبارە چاکسازی تێدا بکەی. کاتێک گوتمان درەختەکان دەبڕین بە بەستی دەستکەوتنی کەلوپەلەکانی کە ڕۆژانە پێویستمان پێیە، درەختەکان دەبڕین لە شوێنی ئەو درەختانە کە بڕراون لە شوێنەکانیان نەمامی تازە بڕوێنین بۆ ئەوەی بەرهەمی تازەمان هەبێ، واتە درەختی تازەمان هەبێت. ئەو شوێنە زیانی بەرکەوتووە زیانەکەی کەم بکرێتەوە، ئەویش بەوەی کە درەختی نوێ لەو شوێنەدا بڕوێنرێت. یان کانەکانمان هەنە ئەو شوێنە ئەو چاڵی کە دەیبینن ئەوە خەڵوز یاخود مسی لێ دەردێنن، ئیشی تێدا دەکەن بۆ ئەوەی ئەو مادانە دەربێنن لە ژێر زەویدا. ئەو شوێنە هەڵدەقەنن و هەروەها چاڵێکی گەورە دروست دەکەن. ئەوە زیانێکە بەر سیستەمی ژینگە دەگات. بۆ ئەوەی ئەو زیانە کەم بکرێتەوە، پاش لە کارکەوتنی کانەکان دەبێت ئەو شوێنە پڕ بکرێتەوە، واتە خاکی بەسەردا بکرێتەوە، تەخت بکرێ، دوای ئەوە درەختی لێ بڕوێنرێ بۆ ئەوەی ئەو زیانە کەم بکرێتەوە کە بەر سیستەمی ژینگەی گەیشتووە لەو شوێنەدا. و هەروەها پاراستنی سیستەمی ژینگەیمان هەیە. ئەویش ئەوەیە کە چۆن ئەو ژینگەی دەوروبەرت دەپارێزی. ژینگە پارێزیمان هەیە کە بایەغدانە بە ژینگە و چاکردنی، واتە تۆ یاخود ئێمە بڵین چۆن گرنگی بەو ژینگەیە دەدەین کە ئێمە تێیدا دەژین و هەروەها ئەو زیانەی کە بەری کەوتووە چۆن چاکی دەکەینەوە. حکوومەت هەڵدەستێ بە دروستکردنی باخچەکان لە شارەکاندا یان ئەو شوێنانەی کە لی دەژین مرۆڤەکانی لێنە، بەمبەستی ئەو زیانانەی کە کەمکردنەوەی زیانەکان و هەروەها پاراستنی سیستەمی ژینگە باخچە دروست دەکات بۆ ئەوەی هەوایەکی پاکووە هەروەها ژینگەیەکی خاوێن هەبێت لە شارەکاندا. یاخود لە ماڵەکانی ئێمە حەوشەیەکی بچووکمان هەیە یا کاتێکە شەقامەکان دروست دەکرێن شوێنی بەتاڵ دەمێنێتەوە. ئەوە ئەو خێزانانە یاخود بڵین ئەو کەسانێک کە خانوەکانیان لەو شوێنانەیە شوێنیان بۆ ماوەتەوە، کاتێکە شەقامەکان دروست دەکرێن ئەوە شوێنە دەکەنە بە سەوزایی یاخود گوڵ و درەختەکانی لێ دەڕوێنن. ئەوەش پاراستنی سیستەمی ژینگەی یاخود بڵین ژینگە پارێزیە لە شاردا، بەمبەستی ئەوەی کە ئەو زیانەی کە بەر سیستەمی ژینگەی دەگات کەم بکرێتەوە. یا حکومت بڕیاری ئەوە دەدا کە بڵین نابێت درەختەکان ببڕێن بیان بڕین، ئێمە دەنا سزای یاسایی لەسەر واتە خەدەخەیە لە خۆتەوە درەختەکان ببڕی. ئەوە زیانێکە بەر سیستەمی ژینگە دەگا. چاکسازیەکە یاخود بڵێن پاراستنی سیستەمی ژینگەی یە کاتێکە یاسایەکەیە بۆ نەبڕینی درەختەکان. یان یاساما هەیە کە دەبێت خانوەکان لە شوێنی ئەو شوێنێک کە حکومت دیاری دەکات دروست بکرێن، ناکرێت سەر بەخۆ هەر لە خۆتەوە بچی خانوو دروستکە و شوێنێکی حەزر لێتی خانوو لەوێ دروست دەکرێت، یا باخچێ شوێنی باخچێ یاخود شوێنی خانووە یان شەقامە هەموو دیاریکراوە کە خانوو دەبێت لەکوێ دروست بکرێ یاخود باخچە لەکوێ دروست بکرێ. ئەوش بڕیارێکی یاساییە بەمبەستی پاراستنی ژینگە. یا ئەو کەسانەی کە دەچنە ژێرەوەی ئاوەکان بەمبەستی دەرهێنانی مەرجانەکان، کاتێکە دەچن ئەو شتە مەرجانە گران بەهایانە دێنن بە نرخن لە بازارەکاندا دەیان فرۆشن. ئەو گوێچکە لە ماسیانەکە کاتێک گوتمان ئەو دەنکەڵە و مرواریە تێدا دەری دەهێنن لە بازارەکاندا دەیفرۆشن، گوتمان بۆ جوانکاری و هەروەها ڕازاندنەوە بەکار دەهێنرێ بۆ خشەڵ دروستکردن و ئەوانە. کاتێک کە مرۆڤەکان دەچنە شوێنی مۆڵگە مەرجانەکان، ئەوە شوێنی مەرجانەکان تێک دەدەن. بۆیە حکوومەت یاسایەکی دەرکردووە کە چوونە تێکدانی چوونە ناو ئاو و هەروە تێکدانی مۆڵگە مەرجانەکان سزای یاسایی لەسەر دەبێت و بەمبەستی کەمکردنەوەی ئەو زیانانەی کە بەر مۆڵگە مەرجانیەکان دەگات.
پاپۆڕە نەوت گوێزەرەوەکانمان هەن پاپۆڕە نەوت گوێزەرەوەکان کاتێکا نەوت دەگوازنەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە یان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئەو پاپۆڕانە کاتێک کە لە کار دەکەون فرە نادرێن لەو شکاندا بەڵکو نقم دەکرێنە ژێر ئاو بۆم بەستی ئەوەی کە کاتێکان نقم دەکرێنە ژێر ئاو دەمنە شوێنی حەوانەوەی مەرجانەکان بەرەبەرە دێن شوێنی حەوانەوە لەوێ دروست دەکەن و تێدا دەژێن بەڵام ئەگەر لەو شکانیدا ئەو پاپۆڕە نەوت گوێزەرەوانە فرە بدرێن هەم ژینگە پیس دەبێت و هەمی شوێنێکیش داگیر دەکات لە سیستەمی ژینگەدا بۆیە وا باشترە نقم بکرێنە ئەو بۆی ببێتە شوێنێک بۆ حەوانەوەی مەرجانەکان. پوختەی باس لەبەر ئەو زیانانەی بەر ژینگە کەوتووە مرۆڤ لە ئێستادا هەڵدەستێت بە کردداری چاکسازی لە سیستەمی ژینگەدا. واتە ئەو زیانانەی کە بەر سیستەمی ژینگە کەوتووە لە ئێستادا مرۆڤ زیاتر هەوڵدەدا بۆ چاکردنی ئەو زیانانە و هەروەها چاکسازی تێدا دەکات. پێویستە لەسەرمان گرنگی بە ژینگە پارێزی بدەین واتە ئێمەی مرۆڤ ڕۆژانە لەگەڵ خۆمان ژینگە پارێزی بکەین و هەروەها دووربین لە پیسکردنی ژینگە و ناشیرنکردنی شار. حکوومەتی هەندێک لە وڵاتان یاسای تایبەتیان داناوە بۆ پاراستنی سیستەمە ژینگەکان گوتمان هەندێک لە وڵاتەکان یاسای تایبەتیان هەیە ئەویش نەبڕین درەختەکانەوە هەروە دروستکردنی خانوو لە شوێنێک کە حکوومەت بۆی دیاری دەکات یان پاپۆڕە نەوت گوێزەرەوەکان کە نقم دەکرێنە ناو ئاو بمبەستی ئەوەی شوێنی حەوانەوە بۆ مەرجانەکان دابین بکەن یاخود دروستکردنی باخچەکانە نەبڕینی درەختەکانە ئەو کۆمەڵێک یاسانە کە حکوومەتی هەندێک لە وڵاتان دەری دەکات بمبەستی ئەوەی کە بڵین سیستەمە ژینگەیەکان بپارێزێت. سپاس.